هەوری بەختی کوردستانە شیوەن و گریانەکە ناڵە ناڵی کوردەکانە جەرگ و دڵبوریانەکە دەنجی قیژ و هوڕی خەڵقە دێت دەژێر چەرخی زەمان ئاهی مێردکوژراوی کووردە عالەمێ وێرانەکە دوو کەڵی قرسەی دەرونی بێجل و بەرگ و ژیان بوو بە هەور و وا بەسەر کێوانەوە سەیوانەکە هێندە جاری بوو لە چاوی کوردستان فرمێسکی خەم بێتەماشاکەن هەزاران تانجەرە و سیروانەکە بۆ حەڵاڵە ماڵی کورد و بۆچی فەرزە کوشتنی دەخ خەجاڵەت بێ درۆزن چۆن وەها میلانەکە کەس نەڵێ لافاوی ئاوە ئاوی سووری شیوە سوور خوێنی ئاڵی بەندی جەرگە شیوەنی بابانەکە قانعی فکری بەجارێ سەرفەکە بۆ هۆزەکەی نەک وەکو یارۆ خەیاڵی سەرفی چاوقەلیانەکە بە ناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەم جارەش لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاوەدان بێ بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە خۆشەویستان لە ناو زستانە گوزەرەکەین زستانیش بۆ خۆی وەرزێکی ئەگەر چی وەرزێکی ساردە بەڵام وەرزێکی خۆشە جاران ئەگەر زستان بۆ خۆی وەکو وەرز لە دەرەوە سارد وایە گەرم و گوڕێکی زۆری ئەدا بە ناوەوە ئەیدا بە خێزانەکان چونکە خێزانەکان لە لادەیە وەختی خۆی زۆر پایەکیان نەبوو لە ژوورێکادان نابوو خێزانەکە هەمووی کۆڵ بووە لە ژوورەکەیە یعنی زۆرینەی کات خێزانەکان بە یەکەوە بوون واتە ئەگەر لە دیوی دەرەوە سارد بوو بێ لە ناوە ژیانێکی گەرم هەبوو تەمە نایەوەکەن کە ئینشاڵڵا ژیانی کوردەواریمان بەردەوام لە گەرم و گوڕی داوێ خۆشەویستانم ئەم جاریان هاتوین بۆ دەڤەری شار باژێر لە ناحیەی ناڵپارێز لە گوندی سەرکانین گوندەکانی کوردستان ئەچی هەر شوێنێکی گوندەکانی کوردستان ماشەڵڵا خۆشن خۆشی گوند پەیوەستە بە ئاوەدانیەوە واتە چەنێ ئاوەدان بێ چەنێ گەرم و گوڕ بێ چەنێ هاتوچۆ و پێڕستی لەسەر بێ هێندەش خۆشە تەمەناوەکەن ئینشاڵڵا ئەمڕۆ لە گوندی سەرکان بە یەکەوە کاتێکی خۆش بەرینە سەر فەرموون با لە سەرکان بین کاک محەممەدجان سەلام عەلەیکوم چۆنی باشی وەزە چۆنە شکر باشی دەنگ و باست وەزعت لەگەڵ شوانیا چۆن وەڵی لەخوا بزای بەردەوام و بەردەوامیش دەبم شوانیت پێ خۆشە شوانی هەڕاشتێکە و خوا فەرزی کردووی و دووش هەموو ئینسانێک دەبێ خۆی مەشغوڵ بە شوانی مەشغوڵکە ئیشێکی بۆ خۆی بکات یانی بە کوردیەکەی باڵێ مەبەسم وایە تۆ لە شوانی ڕازی لەخوا بزای دەڕۆڵا خواسیدا نابێ هەرەوە چیل سار نزنسی بێرەوەی کاک محەممەد حیوان ئێستا تۆزێک جیهاتۆتە دەرەوە پوشیش هەیە پوشەکە نەرمیش بۆ تۆ باران لێیاوە ئێستا پوشە خۆیان جیا وڵی هەردووکی دەخوا پوشەکەش دەخوا و جیاخوا بە تێکەڵی هەردووکی دەخوا کاک محەممەد هەستەکەم ئەها ئاغەڵەکان تەڕ بۆتەوە گەورەکان تەڕ بۆتەوە چکە لەشیان پیسە خوریەکان پیس بووە مامۆستایشی و جایە بە جاکەوان لات کاکە محەممەد تۆ ئەم حیوانە دوورە خەیتەوە لە ئاوایی بەڵێ ڕادەی دووری خەمە مامۆستا ناچارم ئێستا سۆڵ بەندانە و دووش هەنگاو بانگا و دووری کەمەوە ئەڕەوەڵە شوێنێکە لەوەڕی لێ دێ بۆ بچین باشە ئێستا دەیبەنە کوێ زۆر دوورەکەوێتەوە شانی پێچان و هەرزە لەو ئەو دەوروبەرە شانەکەی سەرێ ئەرەوەڵە کاک محەممەد تۆ بۆ خۆ خەڵکی سەرکانی نەوە لە خۆم سەخەرسکان نیم بەس خەڵکی ڕانیم نەمێکە لێرم سێ ساڵە لە شار باژێرەمە
دەست خۆش لە خی گەورە لەش ساخکە کاکە محەممەد ئێرە بۆ مەڕاگرتن چۆنە تۆزە هەستەکەم تۆزە زبر بۆ سمی حیوانی ورد خراپ نییە وڵی ماوەستا خەرم دەبێ شوێنی شیواکە زەردی پێناگە مەڕەکە ئەمە دەبینە شوێنی زەردی پێناگە نایبینە شوێنی خواانە خواستە بەردێکی بەستەدا بێت دۆشتشی بەستەدا بێتەوە زەرد بەمەڕێ بگە هەستیشەکەم لێرە هینە بڵین دارمازوو داربەڕوو ئەوانەی زۆرە گەڵی بۆکەن بەڵێ هەرەوەڵا ئەگەر بزانین لەوە نەی بووی دەکەین ئەگەر نەژبێ دەوێت گەڵای بوو دابێنین کاکە محەممەد مەرزاوە بەڵێ هەرەوەڵا زاوە لی دەزێت و ساڵانەیە ئێستاگەر مەڕ بزێت چی لەکەی لێ ماوەساگەر دەبێ بینینەوە دەبێت لە دوای مەڕگەیە بینینەوە کاک محەممەد تۆ کە زا ئەزانی بیعاملێنی ینی هینی کە ینی چوزان خوارد دەبێت لە بەری دێ بخۆمان لە بەرنی ئارال دەبێت لە بەری بێ ژەکەکەی بخێت دەمێەوە لەگەڵ گوانەکە ڕاوێ بەڵێ جاروە گوانەکە نەکراوەتەوە بێ بووی بکەوە بەڵێ هەرەوەڵە دایکە نەیداتی بە خۆمان فێریکەین بە تایبەتی دایکەکە سەرەتا نازام خوتوکەی گوانی یەشێ زاریشی دێ بۆی شکەینەوە هەتا ڕێزم مامۆستا هەتا بەرخەکەی خوا کاک محەممەد تۆ بەیانیان سعات چەند ئەم مەڕێ دەرەکەی ئەو دەور بەرە پێی ساردی و کشوەکەی مام ئێستا عادەتەن زوقمە زوقمەکەژەی بەستێ حتمما لەوانێ بۆ حیوانی خراپ بێ بۆیە درەنگ دەریەکە بەڵێ ڕۆڵا ئەوە کارێک مامۆستا چکۆ گونا ینی ئاژەڵشکی بەستە زمان بەفری دێ و سۆڵی دێ و حیسابی چێ ینی گونا شوانەکانی تریش گاوان و شوان بەڕێکەوتن دەستنە نزیشیەک هەمووی بۆ شوێنیەکە بۆ یەک شوێنی دەست بۆ ئارسە بەس شوێنەکەمان جیاوازە دیوان پێچانی من شانەکەی هەرزەلەیە بە یەکەوە چای لێنێن وڵی جاروێ تووشی یەک دەمین بێکەوە ئەراوانە ئەی مۆبایل وشتت هەیە تۆ پێ ئەرەوەڵە هەر چۆنڵی شاشەی زیرەک و ئەوانەیە هەی ئاسایەکەم پێچکو ماوەستا ڕێزم دێ چاوان سەمەڕەکەی و مەشغوڵمان دەکە ئەم ماسەواتی بەکارنیانە قەت بشوانی لەش ساغ بێ کاکە تاخیریشمان کردی کاکە محەممەد جان چاوەکەم با قوربان مەمنونین سەلامەت بێ سەر چاو السلام عليكم تاجي قربان ماشي او باشي ساقه باشي بس راوتو درة يا ابوي درة السلام عليكم ماشي دسنا كيف والله راسك باخذ راس اها راسي بس وانا تاشي تنقو باسل ساقي باخذ بان سباسك اما هاد فعلا درة يا ابوي درة ما اقل بري بين ناور اقل بري مين راسي بس اوا دم وشاوي علي هنا علي لقول جيش شيء انا حي النبي سجي اغلى ثانيه اها اما انا اللي عليك ها بقول مش تدزونو تخوا بوليسيا كان كاك محمد گوندەکەتان ئێستا چەند ماڵە بێ قوربانیان دەوری 28 تا 29 ماڵ ئەی هۆکارەکەی چی ئەوەندە بڵاوە واللهی دیەکەمان لە خوارەوە بزوو لەو دیوە ئەو دیوە زوو ئاوی نەبوو ئاوی نەمابووی سێش وعزەکە وا ئەڕوا دەبێ هەم ماڵی ئاو بەلوعی خۆی بێ ئاوی نەبێت نابێت گونجە شتەکە وا ئەڕوا ئەی ئەو ئاوەی ئێوە ئێستا کانیە یا مەشروعە وڵا قوربان کانیە و کردوانەمە مەشروع حکومەت بۆی هێناوین بۆی کردیمە مەشروع ئەرە وەڵا مەشروعەکە لای شەخصەکەیە کانەکەی لەو بە شەخص لەبۆ ڕزانایە بەو یاڵەوە دڵم خۆش بوو کە هەندێک ئاژەڵم بینی هەرۆکانێ نییە ئەڵم دڵم خۆش بوو بەوەی کە هەندێک ڕەشەوڵاخم بینی و هەندە حیوانی وردیش بەزیابی لەخوا بەزیابی ئەرە وەڵا هەیەتی حیوانی ڕەشمان هەیە حیوانی وردەمان هەیە گایشمان هەیە وڵاخیشمان هەیە وەکو بڵێن گایل لەخوا بەزیاب هەمی حاڵی باشە و باشین شکر بۆخوا ئەی ئێستا بۆ خۆ تۆ بەچیەوە مەشغوڵی لێرە وڵاهی بە حیواناریەوە ئەرە وڵا لە دایرە منتەقاوت بووم ئیتر خۆماناوەتی حیواناری حیواناری وردت هەیە ڕەشەوڵاق وڵا لەخوا بەزی هەردووکمان هەیە الحەمدولله الحەمدولله خۆتان پێوە مەشغوڵ کردووە وڵای چی بکەین کاک محەممەد بەردەمیەوە
وڵا ئەوم پێ خۆشە بگەن و جۆ و فلعاتیەکەین و تەماتە و شتوکاڵەکەین و تەڕەکاڵەکەین و الحەمدولله الحەمدولله یەکێک لە مشکلەکان شوان ینی شوانت دەست ناکەوێت ئێستا ئەمە ئەگەر شکوری من کوڕێکی خۆم لێرە لە ماوە جارەوە بە گوێمانەکە شوانە ئەوەیشی بیبێت هەر شوانەکەی بۆکە ئەوەشی نەیبێت حیوانمردەکە بە خێو ناکە لە مایەکە دوو مانگ نۆرەگایلێتەوە یان شوانێکی بۆگرێ یان هەچۆنی بە خۆی شوانەکەی بووەکە کەواتە الحەمدولله لە ژانەکەی ڕازین لەخوا بە زیابێ حاڵمان باش خی گەورە سەلامەتان کایەخوا تامان بوتم هەموو ئاژەڵدارەگە بێ دووشتی هەبێ چیشان گوێ درێژی هەبێ ئەشی ئەوەی تریشانە بێت سەجی هەبێ وەڵای خۆر بەجایتر ئەوە ئەکەونە ڕغبەتی ئەو زەلامە خۆی ئێستا من حەزم لێدی گوێ درێژەکە ڕابگەم لەبەرچم بۆ دەش و درە سیارم نییە بەو ئیشەکانم بازێ بۆ وەڕوە با قوربان سپاس دەکەیت با قوربان سەلامەت بن ڕوو بکەرە سەگە کەشقی ناکە بە ئەمە خۆی لە کوردەواریە سەگ ئەگەر دڕبێ سەگ ئەگەر دڕبێ لە کوردەواریە زۆر جارەی بەستنەوە بۆی خەڵک ینی مناڵ نەگرێ بۆی کە ئەزێتی خەڵک نەدا ئەو ئەگەر دڕبێ و ئەگەر دڕیش نەبێ زۆر جارەی بەستنەوە ئەلاساس بە هۆی بەستنەوەکەوە دڕە بێ ئەوەڕێ زۆر جار هەتا سەگ هەیە کە نای بەستیتەوە وەڕینی نییە بەس کە ئاوای بەستیتەوە ئیتر دەزەکا بە وەڕین تەمان وەڕین مەبەسمانەوەیە ینی جۆرێکە لە زمانی پاسکردن لە لای سەگ هەستیار تۆ چیتە مەکتەب هەستیار گوندی سەرکان خۆشە وەڵا گوندێکی خۆشتان هەیە مەکتەبەکەتان دوورە ئەگەر باران بێ چۆنە چی بۆ مەکتەب چەترە بیت ڕافرین ئەی تۆ هاوڕێت هەیە هاوڕێکانت ناویان چییە هیچ کەم لە هاوڕەکان ناویان نەزانی لەبیری چۆتەوە ئەی هەستیار چیمان بۆڵێ توانی شتێکمان بۆ بڵێ شعرێک شتێکمان بۆ بڵێ هیچ لەبەر نییە هەستیار ئەمە براتە ناوی چییە کۆژیار بزانین خۆشحاڵین کاک کۆژیار کە خۆشحاڵین بە ناسینت سەیری کامێرەکەکە سەیری ئەو مامەیەەکە کۆژیار چۆنیت باشی نەچوو بۆ مەکتەب ئەی لەگەڵ براکە ناچی بە حیمایە ناچی تااقەتە نییە کۆژیار بەیانی زوڵ چاوی نانە خواردووە نەتخواردووە خواردت نان خۆ باش کۆژیار هێلکەی کوڵاو بخۆ باشە هێلکەی کوردیە یا وریشکانە زۆر خۆشە هێلکەی کوڵاو باش ماستیش بخۆ باش ئەی برنجە خۆیت برنجیش خۆش هەوایە ئەی کۆژیار ئەی گۆشت خۆشە حەزت لە گۆشتە گۆشتی مریشی خۆشە یا ئی حەیوان گۆشتی کامیان خۆشە ئی مریشکەکان یایی هێنەکان ئی بەعاکان کامیان خۆشە گۆشتەکەی هەردووشیان خۆشە ئافرین بە تۆ ئافرین داجان سلام علیکم عليك السلام باوانەکەم خوا لێ ڕازی بێ یاخوا سوپاست دەکەم تۆ پێم بڵێ بەتەنیا لەم سەرکانە دانیشیە کەسە لەگەڵە هێشتا ئەو نەهاتۆ لەم سەرکانە دانیشم تا درەنگێت و ئاوا جارێ هەیە پیاوەکەت لەگەڵایەوە نیە ئەڕوات و
ڕایە دوانە ڕات و هێتۆ چایتە منیش هەر خۆمم ئەی باشە خی گەورە سەلامەتەکە کوڕەکان هەموو ڕۆیشتون بۆ ماڵ و حاڵی خۆیان یاخوا بێەوەی ئەی داجان تۆ پێم بڵێ ئێستا ئێوە لێرە مەشغوڵی چین چیەکەن بەزاتی خوا حەبرامی ئەمە کاسبی ویشەکەمانە ئیتر حیواناری وشتمان شکل نیە نەماوە نەبە قوربانی ڕاستە ئەرشی قورسە بەتەچیت بە تۆ ناکرێ ئەگە نا ئینسان لێرە مانگایکی هەبێ هەر باشە مانگایك لا ڕازەکە کوور ماس و دۆش هەر ناخۆم هەر لە داخەکە ڕۆیشتم چاوم پێی ناکەوی ئەی داجان تۆ پێم بڵێ پێشتر پێشەوەی ئێرە دابژیرێ لێرە بوون ساڵی هەشتا ئەوانە هی فرەنە فرە لە گرن نەبووین ئارە وەڵا فرە لە گرن نەبوون ئێمە ئەو خۆی کابرای ئێمە خزمی خۆمان بوو ئەم جا منیش خزمی خۆمان بوون بوونمە قەومی یەک ئاسان نەبین دەیخوای گەورە سەلامەتان کە ئەمە نسیبی خی پەروەردگارە بەدەچیت ئەی تۆ لانی کەم دڵتان بێرە خۆشە شکور ئارە وەڵا شوێنەکە خۆشە شوێنەکە خۆشە الحەمدولله ئەم شوێنە خۆشە هەمی دارستانە ئەو کێفانە هەمی بەشی خۆمانی هاپیەوە تۆ پێم بڵێ وەختی خۆی تۆ لە ئێرانەوە هاتووی هەر لە عێراقۆ لەم دێ خۆمانەوە لەم دێ خۆتان بوون دەیخوای گەورە سەلامەتێکە یاخوا دەور و پشتان شکر ئەگە جارە هاوینان و بەهاران خۆشە زۆر خۆشە هەمووی ئێرە سەوزە بێ و ئەی ئەم هینە ئیشی ئەم مەشتە لوشتەی چیکە وەڵا خۆمانێکی زیاتر داری چی ئەڕوێنن ئێوە هین ئەم نازانم چی پێڵێن ئەوە ها ئیسە دیارەکەی زۆر باشە کوتم لەوانەیە مێوەشتیش بنێژ شتارە وەڵام مێوە بەسەوە ئاوەتە لەو بنارە هەمی حالەوی دیارە بینیم ئەمە ماشەڵا ڕزێکی جوانیش لە هینەکە هەیە لە دەور پشتانە وەڵا هەمی هی خۆمانە بە زۆری ترەکانی چییە سپیە ڕێ ڕەشە ڕەشە و نەجوانە کاتی خۆی لە ڕژمیری ئەوانە برا بێن یەکیە کۆڵ بن مەمنونتی داجان سپاس دەکەین یەکی کۆڵێ بنە و کاتی خۆی سپاس دەکەین سەلامت بێ خی کرد خۆڕبین بە ماڵت ئاودان بێ ئیشەڵا خی گەورە لە شت ساخکە باچم چایە لێنم چای خۆن برا بە زیاد بێخوا چامان خواردووە نانمان خواردووە ئارەوەڵە سەلامت بنیا باشە بە ساڵ گەورە مەحفوستان کە ئیشەڵا سپاس ترێمە برا جارێکە ئەوانەوە هەمیهی ئەم یەکێ بمێنێ ئەمە بۆ بەهارە بۆ بەهارێ ئەمجارە وەڵامە خەم لەوە خۆم ئەڵم مانگایەکتان نیە لەگەڵ حاجە بۆ خۆی لانی کەم سپیایەکتان هەبووە باسی مانگان نەکەی بەخوا باشە بەیەک دوو سەر مەڕیا بزنتان هەبووە نامانوێ بەخوا خەڵگیان من هەر منم لێرە کوڕەکان هەمی هاچ کەسا لە ماڵی خۆی الحەمدولله حەوبرا نەبەخوا یا ڕەبی خی گەورە مەحفوستان کە و لەش ساغ بێ بەساتی خۆمان سوودۆش هەن ناخۆم نەبەخوا ناوێرم بیخۆم و جارە بی ئەویژە زۆر حەزم لێ نییە ئیترا ئەوە هەمووی باخشتی خۆمانە ئەمە گشتی کۆمانە ئیت برا من چم چی بخۆم ماس و دۆ خۆم ساڵا کە ڕام کرد ناوی خۆم دەی سەلامەت بنیاخوا خی گەورە لە شتان ساخکە و بێوەی بنیشاڵە بەڵێ بەڕێزان یەکێک لە ئیشە ناخۆشەکانی لادێ لە کاتی خۆیان بانجێڕان یاخود بانتلاندن بوو جا ئێستا ئەمە باشە بڵێن ئەمە باگردێنەکە لە چیمەنتۆ دروستکراوە و قورسە وەختی خۆی باگردێنەکان هێن بوون دار بوو کۆلکەت دارێکی گەورە و ئاو هاوەکو ئێستا ئەو ئەمانیان بۆ دروست کرد بۆ سنگانیان لێ بوو سیوسیوەی پێوە بوو ئیتر ئەبووە بیجێڕی هەنی عادەتی جێڕان چۆنە لە لادەیە مەسەلەن بۆ نمونە جارێک ئاوایی جێڕیت سەریکە ئەمە جارێک ئاوایی جێڕیت ئەمە تا ئەو سەر تەبەن سەربانەکە خۆڵە بۆی هەڵی نەگرێ ئەبێ ینی قوڕەکە بە باگردێنەکە و نەنووسێ پێڵە بۆی هەڵی نەگرێ ئەبێ کای پێکەی گەر سێستا سێریکەن کایکی زۆری پێکراوە ئەمە بۆچی لەبەر ئەوەی کە لە کاتی جێڕانە قوڕەکە بە باگردێنەکەەوە نەنووسێ ئەگەر جارێکمان ئاوها جێڕا لەسەر ئەم خەتە دوایی ئینجابێ جێڕانی بەڵێن جاری دووەممان بەم شێوەیە بێ ئاها بەم شێوەیە اینجا ئەمە تەبعاان باگردێنی هێن
چۆن ئەڵێ ئەو کەسێک کە جوان ئێزانی بان بژێڕێ ڕاستەکە ئەو سرە سوانانە جوان داگرتەوە واتە باگردێنەکە زۆر ئەچوو بۆ نزیکی کۆتایی ئاها سەیریکەن ئێساگەر سەیریکەن ئیتر بەم شێوەیە ئەوە بیژەڕیت تەبعاان خۆشت بێتە ئەم دیوەوە ینی بۆ ئەو دیوەی کە دوایی باگردێنەکەیە بەسەریە کاک ئەحمەدجان زۆر عەزیەتت نادەین بەس با یەک دوو پرسیاری سەردەمی قەدیم لێ بکەم بزانم تۆ پێش داگیرانی و پێش هەشتا و هەشت و هەشتا و نۆ ئەوانەکەم دیانە داگیران جەنابەت لێرە بووی بەڵێ هەڵا ساڵی چەند ئێرە داگیران هەشتا و بازان هەشتا خۆش بوو بۆ هەشتا و باشە کە دایانگرتن ئێوان برد بۆ چوو بۆ بۆ ئەم نامپارێزە لێرە خۆ ناڵپارێزیش دوایی نەما دیسان لەوێش کە بارمانکە بریدیان بۆ باریکە خۆمان ڕۆیشتین شەردەها هجومی ئێران و عێراقا ئیتر ڕۆیشتین لە سەیسا خۆمانە بین دوایی لە باریکە خانویان بۆ کردین و هەم چوینە ئەوێ ئیتر لێژۆ ئیتر دوای سەدام حوسێن تۆزێ پاشوی داچوو ئێمە گەڕاین و ئاوا بوو دەخوای گەورە سەلامەتان کایخوا کاک ئەحمەد پێشتر پێش داگیران لێرە ژانەکە هەروکو ئێستاوا بوو یا جیاوازی هەبوو ژانەکەی و کاتە بەڵێ پارەکەم بوو ئەمە ئێمە حیواناریمانە کرد و فەلاعاتمان ڕۆژ خۆمانە کرد و ئەوە ژیانەکەمانە بر بەڕێوە کاک ئەحمەد هێندێک ڕەزی دێمیە بینم ئەو ڕەزانە تازەن یا قەدیمی ژەدام بڕێکیان تازەن و بڕێکیان قەدیم و ئەوە بڕێکی هەرهینی من بیرم نایەکە نراون بڕێکیشی تازەیە کاک ئەحمەد ئەم دارانەی کە دیارن بە چێوەکەوە بە زۆری داربەڕۆ یا مازوشی تیان مازووی تیا و داربەڕۆ و گۆی ژە و ئەم نەوعانێ کاک ئەحمەد کە ئەوە سیرەکەی ئەڵەی لاوانەی وەختی خۆی یەکێک لەو ئیشانەی کە لێرە کراوە خەڵوز بوو بێ ئیشی خەڵوز کراوە قوربان خەڵوز زێرە نەکراوە لێرە ناکرا ئەمە خەڵوزمانەیەگر بەشتی دارمانانی بۆ سووتان ئەوە ناکەس خەڵوزی نەکرد لەم ناوە کاک ئەحمەد ئەو کاتە خەڵک زۆر دەستاوی بەیەکەوە هەبوو خەڵک هاوکاری زۆرتری یەکێ کرد مەسەڵەن کابرای خانووی بکردایە کرێکاری ناگرت هەموو هاوکاریانە کرد چی خانومانە کرد شەو هەرزەکار و گەنجە و دێگردەبەوە هەر بە یەک شەو گڵێبانیان بۆ کردین ئێتە هەر شەوەی بۆ ماڵێ تر ئەوە ژیانەکەی مەکوجا درەومان کردا هەر عینیشت بە گەل و دەسەوامیان پێوە لەو پێ ئەکراوەما ئیسێ وای لێ هاتۆ خەڵکەکە بێڕەحم بووە تەما زۆر بووە ئەو کادە نانەکەی بۆ خەمی هیچی ترینەوە شتێکی تریش زۆر جوان بوو ینی کۆمەڵە کەسایەتی هەبوون ئاوا چەند کەسایەتێک کە هەموو ڕێزیان لێگرتن جا ئیوا بوو حاجی بوو ئیوا بوو مامچۆخا بوو ئیوا بوو ینی زۆر با بڵێن سەرافەتی دیەکانە کردووە هەر مشکلەیەکی بچووک یا گەورە ڕووی بدایە لەسەر دەستی ئەوانە کوژایەوە قوربانە کوژا هەردی سپێ قسەی گرایدەی گەنج بۆی نەبوو هیچ بڵێ ئەمایشە مناڵە بچووەلەگە زۆر لە ڕیسپیەکە خۆی بەم ئەقدەمترە زانست کاک ئەحمەد باش شتێکت بیر بێنمەوە وەختی خۆی شەوارە ئاکرا شەوارە تۆ شەوارە و کردو من نەمکرۆما خەڵگێکا ئیشێ شەرێکەن دەنکە دەنکە ئەراوەلا بەس من نەمکردەوە جاروا بوو دیوەخان خەڵک کۆ بۆ مەسەرن کەساتێک لە کەساتەکان ڕشتپێک هینە بوو دێوەخانیە بوو کۆمەڵە خەڵگە چوون لەوێ جاروا بۆ قسەی خۆشیانە کرد و کورە بازە یاریێکیانە کرد و بەڵێ پشتیلانە کراوە ئیمجارە گۆرەوی بازیە کراوە ئەمانەیە کرا لەسەر جاریوا لەسەر مریژگیان کرد لەسەر شتی تریان کرد و بەو شەوە بەکاریانێنە هەر خوارد و ئاوا بوو ئەو کاتە ڕەنج و با بڵێن ماندووبوون زۆر بوو بەڵام ئەڵێن دڵ خۆشتر بووە بە بۆ ڕای تۆ وایە قوربان وایە ئێمە نانەکەمان بووایە گەڵامان کردای بە حیوانەکە ئەو دار بەڕۆ کرا بە گەڵا ئەمان کرد بە گەڵامان نابەدار و جسان کە بەفرەواری ئەچوی ئەمانایە ئیتر ئاوا بوو باشە بە کۆڵی ئەتان هێناوە یا بە زۆربارای بە کۆڵم بەخوار ڕای بیرمە بە هەژدە کە چوینە پشت ئەو ڕزانەوە ڕچەمان شکارۆنێ بەفرتیا بوو ئەلێ خواگای لێتی بەفرەکەش ئێستا نابارە بەفر ماشەڵا بەفریش ناباری
بجار ڕیش بیگردەبوونەوە لەم دەورە دانیشت ئەوی نانو هەیە ئەی ئۆنمە تەنەگە گەنم هەیە ئەی گەڵا کردو ئۆنمە گەڵا کردو قوربان ڕۆن بوو تر کەسە عشای خۆی بوو حیواناری و ماڭاوشی بوو ڕۆنی بوو ئەوە گرین هەر نەبوو لەو کاتە ئەم جارێت نەخەی دوکانەکە لەکوێ نە سیارەکە کوانە خان و دوکانی کووە ئیسێ مناڵەکەی خۆ دەمی دەکاتەوە لە ئەگەر پیشکرای خانوو بوو سیارەی بوو ئیسێ ئاوای گەورە سەلامەتێکە مەمنونین کاک ئەحمەدجان ئاوەدان بێ سەرکانی دەڤەری شارباژێر بەڵێ خۆشەویستان هەروە لەگەڵ ئێوە خۆشەویست بەردەوامین کاک خەلیل سەرکانی کاک خەلیل دوور لە سیاست و بابەتی عسکەری حەزەکەم ینی باشە حەزەکەم هەر لەسەر لادێکە چ معلوماتێک لەسەر لادێکە هەیە جارە معلوماتەکەم بیتێ من لە خزمەتان ئێرە ئەم دەیە لە ڕووی کارگێرە و سەر بەناحی ناوپارێزای قەزاکەیشی پێنجۆنە بەڵام کاتی خۆی پێش ئەوەی دوای ڕێکوتنی جەزایر کە ئەم ناوچەی گوێزراوە ساڵی هەفتاوەش مرکزی ناحیەمە بەرزنجە بووە مرکزی قەزاقیشمان چوارتا بوو دوو شوێنی زۆر دوورە دەست بوون خەڵک بە پێ و بە وڵاخ و بۆ هاتوو چۆی پێویستەکانی ژیان و معاملاتی دەواری بوونا هاتووەتە ئەوە دوایی کە ئەم جەماعانە دروست کراوە تەبەن لە ڕێکوتنی جەزائیرایەکە لە مادەکانی ڕێگواستنی دێهاتە حدودەکانە بە تووری بە قوڵایی 40 کیلۆمەتر و ئێرە بەرکەوتووە ئیتر لەو کاتەوە ئەم ناوپارێزە بۆ بە مجەماع بۆ بە مرکزی ناحەیە تر لە ڕووی کارگێڕەوە ئێمە سەر بەوە بین هەتا ئێستەی دوای پرۆسەی ڕوخانی عێراق و ئاوەدانکردی ئەم دێهاتانە بۆ هین ناوپارێز بوو بە مرکزی ناحەکە لە ڕووی کارگێڕە پێنجۆنیش وەکو قەزاکە ئێمە لە ڕووی کارگێڕە و سەر بم دوو شوێنی بابزانم ئەوەکو مێژوویەکی دوورتر جەنابەت چ معلوماتێک لەلایە ئەزانی لە ڕووی مێژووە ئێرە زۆر وازە نییە لە ڕاستیە چونکە لە ڕاستیە ئێرە شوێنێکی دوورە دەست بووە خەڵکی وا خوێنەواریشی تیان نەبووە تۆژوینەوەی تاریخی ئەوانە بکە بزانین ئەم دێ سەرەتاکەی لە چێوە هاتووە کەی دروست بۆ ئەوانە بەڵام پێ ئەچێ پێش ئەم دێ ئێرە زۆر کۆن بوو بێ ئاوەدانی تریتیا مەسەلا ئەمە جێگەیەکە بناغەکانی دیارە پێشە شوێنی لەیەکی گەورە ئاوەدانێکی گەورە بوو بێ مێژۆخی نازانێت کەڕێتەوە بۆ چەند ساڵ دیارە شوێنی حکومڕانیشی تیاوە پێچێ بۆ سەردەمی ساسانیەکان بڕوا لەم خوارۆ قەڵایەکی تیا ئاسەواری قەڵاکەماوە شوێنی حکومڕانی بووە قەڵاتە ڕەشی پێڵێن و ئاسەواری مێژوویشی تیا بۆ بەتەکی جارێک لە سەردەمی نظامی مەلیکیا کراسێکی زرێ پۆش دۆزراوە توی ئەو جنگاوەرانی سەردەمی ئیمپەراتۆریەتەکانی زوو شعبدول کە پیاوێکی شارەزا و نیشیمان پەرۆژی بۆ لە ڕاستیا پیاوی دەسەڵاتداری ئەم منتیقە بووە ئەو ئەقلی پێشکاوە بدوێت ئێستا لە مۆزەخانی سلێمانی هەیە لە ڕاستی لەبەر ئەوە لە ڕووی مێژووە ئێمە هینێکی وانیەوە لە ڕووی ناوەکەیشەوە من سەیری قاموسەکەی هەنبانەوەری مامۆسا هەژارم کردو ناویستەکان بەسەر کۆمارە وترێ بەسەرەوە کۆزە وترێ سەرچاوی ئەو ناوترێک ئەزانی کاتی خۆی لێرە بەڕاستی ئەو شوێنانەی کە ژیان ئاوەدانیان تیا دروست بووە خۆ دەزانی کورد دەڵێ ئاوەدانی ئاوەدانی لەسەر ئەو شوێنانە کە ئاوی تیا بۆ یان کانیاوی تیا بۆ یان چکە ئاوێکی کە لە وەسایی لە سەرەکیەکانی ژیان پێچێکێکیان ئەوە بوو بێسوکە هینێکی لە ناوەندی دێکات لە سەرۆک شوێنی دێکۆنەکە کانیەکی تیا بۆێسا کراوە بەکارێت پێ ئەچێت لەوە هاتی چکە ماڵەکان لە ڕاستیان لە دەوری ئەو کانیات دروست کراون پێ ئەچێ وا بوو بێەوە کا خەلیل بە تۆزێک بجێڕمەوە بۆ ناو یادەوەری خۆشت ینی تۆ ئێستا چیت بەسێتەوە بە گوندی سەرکانی واروەها ئێستا کە دەیتەوە بۆ ئێرەوە ینی چیت بیر دێتەوە چی یادگاریەکە لێرە هەیە هیچ کەسێک نیە زێدی خۆی خۆش نەوێت شوێنی مناڵی شوێنی لەدایکبوون بە قەدر نیشتیمانەکەت خۆشەویستە ئێرە لای من خۆشەویستە لەبەرەوە گۆڕی کە سوکارمی لێیە باوکو دایکمی لێیە یادەوەری مناڵیمی لێ هەموو ئەو بیرەوەریانە ئەو هەموو پیاوە جوامێرانە کە لەم شوێنە ژیاون و ماڵ ئاوایان لە ژیان کردو هەموو بیرەوەریمان لەگەڵیانە هەیە بیرەوەریم لەگەڵ بز بە بەسی ئەم خاکە هەیە دار بەداری ئەم خاکە هەیە ئیتر هەموو ئەوانە بوون بە یادگاریە کە لە مێشکی ئینسان و لە یادەوەری ئینسانە قەت ناسرێتەوە لەبەرەوە ئەمە زێدی لەدایک بوونە پێم وایە بە قەدر نیشتیمان بە گەوری خۆشەویستە
چکە هەر کەس خۆشەویستی بۆ زێدی خۆی نەبێ بۆ نیشتیمانەکەیش نیەتی لە ڕاستی اینجا ئێرە شوێنێکیش بۆ لە ڕاستیا کاتی خۆی مەسەلا ئەحمە خواجەیەکێک بۆی لە خوێنەوارەکانی سەردەمی شێ مەحموو کتێبێکی بە ناوی چیمدی شەوێک هاتوونەتە ئێرە شێ مەحمووی نەمر هاتووەتە ئێرە سندێکی 600 کەسی لەگەڵا بوو مەحمووخانی دڵدی هەر ئەو شەوە هاتووە 300 جنگاوەری لەگەڵا بوو شێ عەبدول نانی ئەم 1000 کەسەی داوە بە ئالیکی وڵاقەکانیشیانەوەوانە کە ئەو کاتە خۆ دەزانی لە بیستەکان دوای حربی عالی جەنگی جیهانی یەکەم و پەتای گرانی و پەتای قات و قڕی و ئەوانە شێ عەبدول پیاوێکی نیشتیمان پەروەریش بۆ کەڕیسپی ئێرە بۆ لە ڕاستیا یەکێک بۆ لە پشتیوان هەرە گەورەکانی هەرەکەی شێ مەحموو یعنی ئەو نیشتیمان پەروەری بۆ نەوەکانیشی ماوەتەوە لە سەردەمی بەعس و دەسەڵاتدارەکانی عێراقا مناڵێکی شاخیانەت و جاشایەتیان نەکرد لە ڕاستی ئێرە بەگشتی خەڵکەکەیشی نیشتیمان پەروەرە بەڵام ئێرە ئەرزوو ئاوێکی لەباری نییە بۆ کشت و کاڵ ئەنی ئەوەتانی ئەم دوایانەکە ئەم منتیقەیەکی دارستان بوو کە ئەو جەماعەنە دروستکرا هەموو دارەکانی بڕا هەندێک ئەرز خەڵکی تر بە کولە مەرگی و بە کوێرەوەری وانە هەندێک زەویزاریان تا دروست کرد بۆ کشت و کاڵ بەڵام هەر شوێنێکی زۆر لەباری نیشکرد لە ڕاستیارە شوێنێکە لە ڕووی ئاوەکەم و کوڕی هەیە بەڵام بۆ ئاژەڵداری باشەوانە خۆ دەزانی ژیانی خەڵکی لادەی لەسەر دووتەوەر بۆ یان کشت و کاڵ بۆ یان ئاژەڵداری بۆیان ئەو دێهاتانەی کە لە حدود و نزیک بوون لە مەرزەکانەوە هەندێک وڵاغاری و قاچاقشێتی و شت هەبووەوانە بەگشتی خەڵکەکەی بڵی زۆر دەوڵەمەند و ئەوانە نەبوو بەڵام لە ڕووی ئەوەی شۆ خەڵکی لادێ بەگشتی دایمە خەڵ میوان دۆز بوون دایمە دڵفراوان بوون خەڵ ئەو کاتەوەی ئێستا نەبووە ئێستا خەڵکی ملیاردێر هەر ئەکوڕژێت و ملیاردێر هەر پیاوەتی تیانە جاران خەڵ لە لادیایان چوار سەر بزنی بوو هێسرێکی بوو جوو تێگای بوو پێشمەگەی لە شۆماڵی میوانی جە شۆماڵی عیزەتی نەفسیشی هەبوو کەرامەتیشی هەبوو سەریشی بۆ کەسدانەوە ئیتا پیاوێک بۆ پیاوێکی دینی ئیتاعی خوا و پێغەمەر و ڕکنەکانی دینیشێکە لە ڕاستیە لەبەرەوە لە هەموو ڕێخ ئەگەر قسە لەسەر خەڵکی ئەم لادیانە بکەی زۆر هەڵەگرێ من سپاسانەکەم بۆ بەرنامەکەتان کە تیشکە خەنە سەر کۆمەڵی لایەنی ژیان و مێژووی ئەم دیهاتانەکە ئەم بەرنامەی بخۆی دەستخۆشیتان یەکەم بەرنمەیەکی باش و جێگەی خۆشی سپاسەکەی کاک خەلیل سپاس بۆ جەنابەت مەمنونی جەنابی مامۆستا ڕەفیق پێم خۆشە بزانین کەی مەکتەب هاتووە بۆ ئێرەوە لەکەوە پرۆسی خوێندن لێرە دەستی پێکردووە بەڵێ سەرەتا بە خێراتتانەکەین بەخێر وێنە خوا سەر چاوم قوتابخانە و مەکتەب و خوێندن لەم گوندەی ئێمە مێژوویەکی دێرینی هەیە سەرەتا خوێندن وەکو هەموو ناوچەکانی تری کوردستان لە مزگەوت و لە حوجرەکان و دەستی پێکردووە لای ئێمەش ئەوەتەی ئەم دێ هەیە و ئەوەدان کراوەتەوە مزگەوتی هەرتیا بووە مامۆساشی تیا بوو مامۆسای زۆر باشی تیا بوو فەقێشی تیا بووە خوێندن سەرەتا لە مزگەوتەکانەوە بووە یەکێ لەو مامۆسانی کە لەم دیا هەبووە مامۆساقانیا بووە کە ماوەی چەند ساڵێک لەم دیا ماوەتەوە لە دوای ئەوەش لە ساڵی 1956 قوتابخانەی حکومی بەڕەسمی هاتۆتە گوندەکەمان یەکەم مامۆساش پێم وا بێ بە هەڵە نەچوو بوو مامۆسا فازیل بووە کە خەڵکی سلێمانی بوو لێرە دەرسی وتۆتەوە بە لایەزالیش قوتابخانی تا بۆ تەنها ئەو چەند ساڵە نەبێت کە ئەم گوندانی ئێرەدا گیراون و چوونەتە کۆمەلگای زۆرەملی ناڵپارێز لە ساڵی 92 لە دوای ئەودانکردنەوەی گوندەکان دیسان جارێکتی قوتابخانە هاتووەتە ئێرە و یەکەم مامۆساشمان مامۆسا عومەر بناوە سوتەی بووە. حاجی قەر سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. حاجی ئەزانی کەی لێدایک بووی؟ دەزانی تەمەنت چەنە؟ 32 ماڵەتی 32؟ بەڵێ. ئەی خوا تەمەنت درێژ کا لەسەر خێر ئینشاڵڵا. ئەی تۆ پێم بڵێ حەجت کردووە وانیا؟ ئینشاڵڵا. ساڵی چەند حەجت کردووە؟ 74. 74. ئەی عەسکەریت کردووە؟ بەڵێ. ئەویان ساڵی چەند کردوتە؟ لە 56 عسکەر بووم لە 37 تا گیراوم لە 37. لە 37 تا گیراوی بە عەسکەر. ئەی حاجی لە عەسکەریا چی کردووە؟ عەدەد دۆشکە بووە عەدەد هاوان بووی؟ هاوانی عقدە 2. باشە. کاک حاجی عەسکەری خۆش بووە ئەو کاتە؟ خراپ نەبوو عەسکەری خۆش بوو بڕ نەبوو وەگیچێ. سەردەمی مەلێکی بوو چی بوو؟ سەردەمی مەلیک بوو. کاک حاجی ئەی با بزانم لێرە چیت بەبیر دێ لێرە؟
لێرە ئەم لە بیرێ کەسی قەیمیتیان نەماوە من نەبێ ویسم بزانم ڕەفیقی تۆ کەس ماوە نە لێم دیانە ئەی کا حاجی ژیانی ئەو کاتەی ئیخەڵکی لەسەر چ بوو ئێساوە ژیانەکە تۆزێ ئاسان بووە بزانمی ئەو کاتە لەسەر چی بوو ئێمە لەسەر حیواناری و جووت و گا بوو تۆ پێم لە بەخۆ جووتی کردووە ئەی جووتەکاشت هەبوو یا لینگەکایەکت هەبوو وەڵا سەردەمێ بوو باوکم لە زمانەی باوکمە لنگێگامان بووە بە دوو ماڵ جووتێکمان بووە باشە تۆ پێم بڵێ جووتی ڕەزوشتت کردووە یا دەغڵودان ڕزم کردووە هی خەلم کردووە هی تووتن هی جووتی هەموو جووتێکم کردو ئەی بابزانم جێرە و جەنجەڕ و ئەوانە جێرە جەنجەر نەبوو هەر بەگا جێرەمانە کرد ئەو زمانە ئێمە ئەی بەداسیشەتان دووریەوە بەدا زەماندوریەوە بەگا جێرەمانە کرد و بەس حاجی قار ئێستا ئاوا هیچ زەوی وزارێکی وا دیار نییە لەم گوندی گاکێڵمان بوو عەرزی مەکینەمان کە مەگاکێڵ ئەم کێوانمانەوە کێڵە حاجی ئەڵەن قسە خۆشی قسە خۆش قسەیەکی خۆشیشمان بۆ بجێڕەوە نازانم ئەڵەن قسە خۆشی بزانم چیت لە نوکتەیەک شتێکمان بۆ باس نوقتەشی حەشیشتە لە بیرم شۆتۆ ئەوە بۆ تەواو بووم بۆ ئەڵێن بیستمە ئەڵێن لە حەج کە چون حەزتان کردووە لە حەجە گیراون ئەوە کابرایانی بەگرتن ئێرە حەمە هەورامی بوو بڕێکی هێنا بوو کە ئاساس 2000 دیناریان لێ سندبوون کە پەساپۆرتیان بۆ بکەن بۆ خۆی لەوێ گیران و هەتا گوێزی پێ بوو وەزعی باش بوو نەگیران کە گوێز نەمایتر گیران ئەی بۆ بەبێ پاسەپۆرت چوو بوون ئەوە خەڵەتان ونیان لە پێنجێن کابرایە حەمای کڵاو چەرم و لەوێ هەزاری لێ سندبوون لەوێ فرۆشت بینی لە حەمەشانەی وێڵەوێت لەوێ 2000 دیناریان لێ سەردبوون ئەلاساس پەساپۆرتیان پێ بۆ بکەن ئیتر بێ پەساپۆرت حواڵیان کردن گیران و ئەمجا ئێمەشی پێوە گیران لەو سەرۆ ئێمە لەسەر مەسەرفی خۆمان هاتین و باشە تۆ پێم بڵێ ئێستا لە شارە ژیا لەم سەرکانیەشی لەم لا دێتیم ئێرەت پێ خۆشە لە شارە ئیدارە ناکەم ئێرم پێ خۆشە بابزانم ژیانت بەچی بەڕێواچێ لێرە ژیانم وەڵا هەر بە فەلاعەت تۆزە فەلاعەتیەکەین و هەروات بوو سێوە سەروڵاخم هەیە و شکور کوڕم هەیە هەروە سیاران هەیە هەروە کاسبیەکەن و خی گەورە لەش ساخی ئایشەڵەکە حاجە قادر ئیماناری خۆشەویستان لە لادەیە جگەلەوەی کە خەڵکی زۆریان ینی سەگڕاگرن بەڵام بە تایبەتی ئەو کەسانەی کە ئاژەڵدارن ئەو ماڵانەی ئاژەڵدارن عادەتەن سەگڕاگرن سەگ هەڵبەت ئەوان بۆ پاسی مەڕەکان هەم لەگەڵ مەڕەکە ڕۆ بۆ چێو هەم لە دەوری پەچە و هێنەکەشە حەوشە و با بڵێن گەوڕەکەشە هەڵە سوڕێ و ئیتر پاسیەکەت بەڵام جاران لە کوردەواریە شتێک هەبوو ئەویش پیانە گوێر شەڕەسەگ ئێستا لە هەندێک شوێن ماوە یعنی ئەم سەگە فەقیرە سەیریکەن گوێچکەی ئەها چۆن بڕاوە ئەمە وەختی خۆی بۆیە ئاوات گوێچکیانە بڕی و کورتیانە کردەوە بۆی بەردەمی سەگەکەی تر نەکەوێ واتە ئەو سەگەی کە لەگەڵە شەڕیانە کرد یا مەسەن گوێچکەکانە بڕی ئاگوت لەبەرۆی ئەگەر گوێچکەی ببڕی دڕەبێ تەنانەت باسی ئەوە ئاگوت ئەگەر وای لێ بکەی کە گوێچکەکەی خۆی بخوا ئەوە زۆرتر دڕەبێ ئەلموهیم ئەو گوێچکە بڕینە تەمان بە تووڵەیی بڕن کە وەختێک بچووکە گوێچکەیە بڕن ئەو گوێچکە بڕینەش بەڕاستی زۆر گوناحە واروها کە شەڕەسەگیشی پێەکەن ئەو شەڕەسەگەش ینی دیاردەیەکی زۆر خراپ بوو ئاسا سێریکاوە مەترسێک هەیە لەسەر حیوانەکانە لەسەر ئەو ڕەشە وڵاخانە ئەوە تێکسەر هەستی پێ کرد و چوو بۆ نزیکی حیوانەکان چوو بۆ نزیکی ڕەشە وڵاخەکان
کاک حەج محمود سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام وڕەحمەتوڵڵا بەخێر بێنێ خوا. دەنگ و باسان شکر باشن. وەڵا سپاس دەکەم مامۆستاگیان بەخێر بێنێ خوا. سپاس دەکەین سوپاسی لوتفت دەکەین سوپاسی ئەو هەموو عەزێت و ماندووبوونت دەکەین کە ئەمڕۆ لەبەر ئێمە ینی زۆر عەزێتت کێشا ماڵ و بەخۆت و بە ماڵ و مناڵەوە کەوتنە عەزێتەوە گەردنمان ئازاکەن سپاسدانەکەن ماڵی خۆتانە. کاک حاجی با بزانم جەنابەت ئێستا مختاری ئێرەیت با بزانم گوندەکە ئێستا چەندەیە چەند ماڵە ببوورە تقریبا حدودی 25 ماڵێ زیاترە. ئەی چەند کەسی تیاژی وەڵا لەوانەیە 150 بەرەوە ژوورتر ئالە حدودا زیاتر. ئێوە زۆر نزیکن لە ناڵپارێز و ئەوانە ینی لە ئاوادانی نزیکن خۆت دەیەکە شکر ڕوو لە چۆڵی نییە لەخوا بە زیابێنەوەڵا ئەوانەی کەواین لێرە هەر بە هەمیشەیی لێرەین ئەومان نییە کە بڵین خەڵک بڕۆ و هاوینان بێتۆ زۆر بەکەمی تەسەورەکەم کێشەی مەکتەبیشتان نەبێت چووکە ئەگەر بنەڕەتەکەتان لێرە هەبێ لانی کەم پۆلەکانی دیکەتان لە ناڵپارێز و لەوانە هەیە بەڵێ ئێمە کاتی خۆی کارخەری سەرکانی پاسێکی بۆ دابین کردین بۆ تەلەبەی ئەم دێخۆمانە و چەندەیەکی تریش هەر بە بۆنەی ئەوە تەلەبەکانمان ئێستا سپاس بۆخوا پاسمان هەیە و یەدەیان بە بۆ نامپارێز ئەوەی کە لە سانەوی بێ لەوێ کەواتە ئێستا الحەمدوللا گوندەکەتان بێ مشکلی لەخوا بە زیابی هیچ مشکلەیەکمان نییە حاجی تۆ بۆ خۆت ئێستا لێرە مەشغوڵی چیت ینی بە چیەوە سەرقاڵی من زیاتر وەڵا حیوانارم و ئەمجا هاوینانیش فەلاعەتوانە دەکەم فەلاحەت بەبەست بەس گەنمە یاخود جۆشی لەگەڵا نەوەڵا فەلاعەت شووتیەکەین کاڵەکەکەین خەیارەکەین تەماتە هەموو تەڕەکاڵەکانەکەین تەڕەکاڵەکان من وەزانی نەمزانی ینی بابەتی بڵین بەراو ئەوانەوە مزانی ئەرزی بەراومان کەمە بەڵام بە حکمیەوە جاران ئەبوا بە جۆگە ئەو هەڵگتایسێ لەو چەمانە ئاو هەڵە درێت هەمی بەراوە کوێت بوێ بەراوە ئێستا ئەی بابزانم زەوی و زاری وشکەدانتان نییە هەمانە بەڵێ ئەوەیشمان هەیە وشکەدانیشمان هەیە چونکە ئێستا تۆ گەر ئاژەڵداربی کاک حاجی من دەزانم پێویستت بە جیابێ بە کابێ بە نازانم بە ئەوانە حیوان ئێستا جوێ دەنێ ئێستاڵم ئێستا مەبەستم ئەم ئێستا حالێن نا بەس لەگەڵ ئاڵوفا جۆش بەکاردێنن لە هەندێک شوێن گەنم بەکاردێن بەڵێ ئێمە بە زۆری جۆ و گەنم و وانی شەر بەکاردێنین بەڵام زۆری جۆ بەکارێنین ئێمە شوێنەکەتان بۆ حیوانداری باشە بۆ حیوانداری شوێنێکی زۆر باشە بڵێ حاجی هەندێک شوێن مەشاکیلی ئەلغامی هەیە لغمی هەیە بابزان منتیقی ئەوش لغمی تێ هەمانە بەڵێ ئەرەوەڵام مشکیلەمان زۆرە هینی لغم خۆ ئێمە چەند کەسمان لێرا شەید بووە برینارمان هەیە قاچقرتاومان هەیەوەی کێوان و کاک بەختیارە کە لێرەیە قاچی قرتاوە ئەلغامان زۆرە ئەمی ئەڵانمانە ئەلغامی زۆرە گەورە مەحفوظتان کایەوە پارێزرا ئێستا ئەلغامیان بۆ هەڵ نەگرتوینەوە يعني ئەم چەند ساڵە نهاتون ئەلغام هەڵگرنەوە لە منتیقەکەت ئێستا کەس ئەلغامێکی بە هەڵ نەگرتوین و هاتون چەند جار مەشغوڵیان کردوین ڕووپێوی کراوە هەموو شتێکی وەکراوە بەڵام ئیتر هیچ ئیشێکیان بۆ نەکردین وەکو هەڵگرتەوە وەکو وەڵام مەگەر دوعا بتان پارێزە لە ناو ئەم هەموو لغم و ئەوانە ئەبێ خۆمان پارێزینە چیدە ناوی حتمما تووشی زەر سپاسانەکەم سپاسانەکەم بەخێر بێنێ بەڵە خۆشەویستان بەم شێوەیە و لە دەڤەری شارباژێر و لە نزیک ناحیەی ناڵپارێز لە گوندی سەرکان بەجێتان هێڵین تاکو بە یەگەشتنوێکی دیکە هەمووتان بەخواست پێرین خواتان لەگەڵ